بە خۆشحاڵیەوە ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە لە ڕۆژانی داهاتووە فیلمی دارگوێز کە یەکێکە لە فیلمە زۆر باشەکانی سینەمای ئێران لەسەر نەتەوەی کورد لەسەر کیمیابارانی شاری سەردەشتم فیلمەکراوە لە سینەماکانی کوردستان هاوکات لەگەڵ سینەماکانی ئێرانە عەرزەکرێت. ئەم هاوکاتیە زۆر گرنگە لەبەرەوەی تا ئێستا لە کوردستان نەک تەنیا بۆ سینەمای ئێران بۆ تقریبا نتوانم لە هیچ وڵاتێکی ترا نەمانتوانیوە عەرزی هاوکات وەربگرین. ئەمە خۆی گرنگیدان و بەیەخێکی زۆرە بۆ سینەما ئینشاءڵڵا لە کوردستان. حەزمەکردم پرسیارە یەکێک لە برادرانی وڵامی باتەوە، بەڵام کاکە کێشە ئەوەیە کە چەکی کیمیایی چەکێکی قەدەغاکراوە، یعنی تۆ لە بەرەکانی شەڕ لەگەڵ سەرباز و عەسکەریش کە لە شەڕاوی ناتوانانی چەکی کیمیایی بەکاربێنی. شاری سەردەشت یەکەم شارە لە هەموو دنیا کە بەرچەکی کیمیایی کەوتووە. ئەگەر باسی مۆزوعی کوردبوونەکەش نەکەین، ئەمە وەکو باسی لایەنێکی مرۆڤ دۆستیە کە مافی مرۆڤە کە تۆ چۆن چەکی کیمیایی بەکارەهێنی دژ بە خەڵکانێکە خەڵکی سەبیل و هیچ پەیوەندیەکیشیان لەوانەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بە شەڕەوە نەبێت. ئێمەی کورد تەنیا گەلێک نین کە ئەمانەوێت بەرگریکەین لە خۆمان بپارێزین. هەموو گەلانی دنیا ئەم شتیان دەست پێ کردووە و سینەماش وەکو ئامێرەکانی تر ئەتوانێت کارا بێت لە مۆزوعەکە قیزەونبوونی ئەم مۆزوعە پیشان بێت. با ئێمە جارێک کوردبوونی ئەم شتە باسی ئەم فیلمە ناکەم بەگشتی. ئێمە گەورەترین کێشەمان لە سینەما لە کوردستانە ئەوەیە کە هەوڵمان گواستنەوەی کوردستانە، هەوڵمان ئەوە نییە کە گواستنەوەیەکی مرۆڤ بۆ مرۆڤ بێت، لە دڵی منەوەی مرۆڤەوە بۆ دڵی تۆی مرۆڤ بێت. ئەگەر ئێمە بگەینەوە ئاستە تەکنیکاڵیش پێش بکەوین، ئەو کاتە ئەتوانین بە تاموچێژی کوردیەوە ئەمە بگوازینەوە. کێشەکە ئێمە لە سینەمای کوردستانە بەڕای من ئەمەیە. گرنگیەکەی باوەڕ ناکەم پێویستە بۆ ئەوەی کە من شەرحکەم بۆ ئێوە یان برادرانی تر. تەسیرێکی زۆری لەسەر من کرد کە ئەکتەرێکی ئاوا بتوانێت لەسەر کورد فیلمێ بکات، بە ناوی منەوە قسە بکات. ئەمە جێی دڵخۆشکەرە بۆ من، چکە هەمومان زانین ئەوانەی کە لەناو فیلمەکەیان هەمووی ئەکتەری بەتوانان هەمویان ناسراون، زۆریان سنووری ئێرانیشان تێپەڕانەوە. ئەمە زۆر دڵخۆشکەر بوو بۆ من و لە هەمان کاتا کە فیلمەکەم بینی تەمەناکەم ڕۆژە لە ڕۆژان ئێمەش بتوانین پرۆدەکشنێکی ئاوا تێر و دەسەل و پرۆدەکشنێکی ئاوا جوان و نواندنێکی ئاوا جوان و باوەڕتان هەبێت لە هەرە بچکۆ لە مناڵەکان وەبزانم 4 ساڵە ئیسکانتیاتی لە 4 ساڵەوە تا هەرە بە تەمەنەکەی من چێژم لە نواندنەکەیان بینی. دارگوێز لە ڕێگەی کارەکتەری وەستا قادرەوە دێت بەشێک لە نەهامەتیەکانی کورد، بەشێک لەو شتە جینۆسایدانی کە بەسەر کووردا هاتووە باسەکە وەی جێڕێتەوە لە دەرەوەی هەر تەسەوڕێکی داگیرکاری، لە دەرەوەی هەر تەسەوڕێکی لە دەرەوەی کوردبوون باسی ئەم چیرۆکەکات و زۆر گرنگە هەر تاکێکی ئێمە ئەم فیلمە ببینێ. ئەمە لەسەر فیلمەکەیەوە گرنگی نەمایشی ئەم فیلمە بۆچی لێرە لە دەرەوەی هەر ناو شتێک گرنگە هەر تاکێکی کورد کە شتێکی خان بینیوەتی لاوڕێت هەیدیە قسەی من کە گرنگە ئەم فیلمە ببینێت لەبەر خاتریەوەی کە هەر نەتەوەیەک تا مناڵەکانی جینۆسایدەکەی نەزانێ، نەهامەتەکانی نەزانێ، هیچ ئاسۆیەک بۆ داهاتوو بوونی نابێت. بۆی ئەم فیلمە توانێت بەشێک لەمە ببێت، سوچێک لەمە بگرێت و ئایدیا گشتەکەی ئەمەیە. لە ڕۆژی پێنجشەمەوە لە شاری سلێمانی لە سینەما سالم ئەم فیلمە نەمایشەکرێت و سپاس بۆ هەمووتان کە هەوڵەکان گوازنەوە و گیربایە خەدەن بە نەمایش ئەم فیلمە. ئێمە وەکو سینەما سالم بەشێکی گرنگ بۆ ئێمە لەو فیلمای ئەوەیە کە بێگومانێ لەسەرێکێک لە تراژیدیەکانی کووردە و جێڕانەوەی چیرۆکی کارەساتی کووردە بۆ ئێمە جێی بایەخە و لەو فیلمە بە جۆرێک جێدراوەتەوە کە وەکەوەی کە ئێمە ئەو ئایدیانی کە کورد بە بەردەوامی دەستی پێوە گرتووە بۆمانەوەی بۆ بەردەوامی لەم فیلمە بە جۆرێک بەرجەستە کراوەتەوە، چۆن بە درێژایی مێژوو بەشێک لەوەی کە کورد بە بەردەوام توانیوەتی بمێنێتەوە هیوا بووە و ئومێد بووە و لە قوڵایی تراژیدیەکانە ئەو ئومێدی لە دەست نییەوە کە ئەم فیلمە بە جۆرێک ئیشی لەسەر ئەمە کردووە.